تڵاوتان لێبێ بینەر و بیسەری ڕادیۆی تەبا بەخێربێن بۆ ئەڵلقەیەکی نوێی پۆدکاستی تەبا. لەم ئەڵلقەیەدا کەسایەتیەکمان بانگهێش کردووە پسپۆر لە چارەسەری نەخۆش بە جیادەرمان جەخت لە بابەتەکانی جیادەرمان دەکەین وەروەها خۆشی مامۆستای زانکۆیە باس لە زانکۆکانی کوردستان دەکەین بە تایبەت زانکۆی سەلاحەدین بەشی بایۆلۆژی وەروەها چەندین بابەتی تر کە تایبەتن بە جیادەرمان و واسەرکەوتنی بەڕێزیان لە بوارەکەی خۆیاندا چۆن گەیشتون بەو ئاستە بۆ مەبەستە زۆر بەڕێز کار دکتۆر بەدر قادر سورچیمان مانگەش کردووە. کار دکتۆر زۆر بەخێر بێت. زۆر سپاس بۆ ئێوەش، سپاس بۆ بیسەران و بینەرانیش. بدایەتەن حەز دەکەم باسێکیەوە بکەین کە کار دکتۆر لەکەیەوە ئەو ئامانجەت هەبووە کە بووی بە دکتۆر و ئامانجەکەت کوو بووە لە منداڵیەوە حەز دەکەم چیرۆکێکی سەرکەوتنی خۆت لە بۆ بینەر و بیسەرەکانمان باز بکەیت کە ئەو پۆدکاستێکی گەنجانەیە داتە جەخت لە گەنجەکان دەکەین وەروەها دێنە سەر بابەتی نەخۆش بابەتی جیادەرمان زۆر بابەتمان ئامادە کردووە ئینشاءڵڵا. سەرەتا بەنای خوای گەورە طبعاً بەخۆی هەموو کەسێک کە لە ژیان بە ئەزمونێک دەڕوا دەبێت کەسانێک لە پشتی هەبی و دەبێت کەسێک مامۆستای بی، کەسێک هاندەری بی، کەسێک بناغی ژیانی بۆ داڕێژی. طبعاً هەر لە منداڵیەوە طبعاً ئەمن سوپاس بۆ خوا طبعاً زۆر هۆگری داپیرم بوو. داپیرم کەسێکی با بڵێن ئەمە دەڵێن کمدوو بوو، قسەی کەم دەکرد بەڵام وتەکانی لۆ من گەوهر بوون. دائیمەن هەموو قسەیەکی ئێستاش زۆر جار لە سوشیال میدیا لە پەیجی خۆم قسەکانی دووبارە بۆ ئەوەی داهاتوو باز دەکەمەوە. طبعاً زۆر جار منداڵ من باسی لەوەی دەکردێ و کوڕەکەم ئەگە چویە کۆڵان لەگە منداڵان گەمەت کرد نەچی خۆت زەلیل بکەی بڵێ پێکم بکەن بلۆی بەشداری یاریەکان بکەم نە خۆت ئەگە بە تەنهاش بووی بەرامبەرەکەت 20 منداڵیش بوو ئەوان کۆ بوونەوە هەریقەچیان دروست کرد بوو ئەتوو برێ چێ دەبتە ولاشی من ئەم فەریق دروست دەکەم قائیدی ئەوە بە ئەو جا طبعاً ئەوەندی ژیانی تەمەنی منداڵیم دائیمەن لە گەڕەت خۆمان طبعاً لە کوران بووین خۆم لە سەیداوە لە دایک بووم بەڵام لە کوران ژیایمە وەکو منداڵ ژیانی منداڵی و هەرزەکاری و باڵێن زاحێریم لێ بەسەر بردیە. جا هەموو کاتێک کە تۆپانێمان دەکرد کە ڕسمانێمان دەکرد کە مەسەن هەر یاریەکمان بکرد باە دائیمەن دەوری قیادیم دەدیت حەزم لە قیادە بوو حەز لە سەرکردایەتی بوو و دائیمەنیش سەرکردێکی بەڕەحم بوو یعنی دائیمەن سۆزم هەبوو حەتفم هەبوو حەنانم هەبوو ئەگەر منداڵێک بەهات باگەڕەچیمە زۆر جار کاتی خۆی کە منداڵ بووین لە هەفتایەکان هەشتایەکان منداڵێک بەتەنێ بەگەڕەچە لیان دەدا لە بینی گەڕەکان من لێدان هەبوو منداڵی گەڕەکەی سوایگەڕەشی بەتەلیان دەدا دائیمەن لێنە دەگەڕام لە منداڵان بدەن دائیمەن دەمگۆ ئەگەر ئەمگۆ ئازابن وەرە با بچین بە گروپ لەگەریان لێ بدەین عیبە ئەمە بتوانی لەگەڵ مندارەکی بەتەنها بێ کەس لێرە لێ بدەین دائیمەن ئەوەش لایەنە ڕۆحیەکەی داپیرم بوو یعنی دائیمەن حەزی دەکرد بە عەتب بین بە حەنان بین دائیمەن زگمان بسووتێ بە خەڵک یعنی ئەو شتەشی هەبوو ڕاستە لۆ قائیدی بەبوو. طبعاً لەلایەنی با بڵێن ئیداری و بزنس و تیجارەت طبعاً بابم کەسێکی سەرکەوتوو بە لە بزنس دائیمەن لەژێر دەستی بابم پەروەردە بووم بابم مەسەن دوکانی کارەبایاتی هەبوو لەگەڵ بابم ئیشم دەکرد ئەو خیبرە و ئەزمونی کە بابم هەبوو هێواش نەقلی ژیانی من بوو یعنی هەرچەند بزنسەکانی حیاتم کرد لە هەر هەمیان سپاس بۆ خوا سەرکەوتوو بووم لە کارەبایات لەگەڵ باوکم لە دانانی شەربەت کاتی خۆشەبەت بەیداغ قەدیم لە نەوەتەکان خەڵک دەزانی گەز بەیداغ ئەوانە هەمووی لەژێر دەستی بابم پەروەردە بووین یعنی الحەمدولillah بابم کەسێک بوو لە پەروەردەی قیادی بزنس و با بڵێن تەربیەتکردنیمە لە بۆ با بڵێن سەرکەوتن لە ژیان دائیمەن باوکم وەکو قائیدێک بوو لە بۆ من دائیمەن مدەڕیبێک بوو فێری دەکردین ئەی برایەکانیشم الحەمدولillah برایەکانیشم تقریبەن هەمان بەڕێزکەی مسکۆ من برا گەورەمە برایەکانیش وەکو من ئێستاش لازە لەژێر سەیتەرێ باب من یعنی دائیمەن ئەوە طبعاً هۆکارەکە لە منداڵیەوە لە منداڵیەوە دائیمەن طموحم هەبوو ئەو جا قسێکی خۆش بژێڕمەوە ئێستا قوتابی کۆلێژ بووم جارێکیان لەگەڵ برایەکەم لە ناو سیارە بووین بەکرد پەرلەمانی داهاتین ئەو کاتی تازە قوتابی زابکۆ بووم مەرحەلەی دوو بووم یان یەک بووم بزەبت زۆر دەزانەوە تو سێ و چار ئەوانە بوو وەڵا ئیتر بەکرد پەرلەمان داهاتم وتم ئەم ڕۆژێک دێ ماستەر تەواوەکەم دکتۆرا تەواو دەکەم دەبم مامۆستای زانکۆ احتیمالە بیم بە پەرلەمانیش پەرلەمانتار بم ینی پێش 30 ساڵ ئەو طموحم هەبووە کە بمە دکتۆر کە بمە کەسێکی با بڵێن الحەمدولillah پێکە بەس پەرلەمانتاریەکە نە بە ئیشدارێ بڕیارم نەداوە بەبێت پێم لەوانێ پێم نەکرێ چونکە شتێک ئەگەر لە ژیان پێم نەکرێ نایکەم دائیمەن طبیعەتەکەمە لە حیات هەر شتێک مادام کە بڕیارمدا بیکەم ئەتەواوی دەیکەم بە جدی دەیکەم
پلانی بۆ دادەنێم بێخەم نابم خەمی ئەو بابەتەمە ینی کە دکتۆرام خین پلانم دانا چ بکەم ینی هەنگاوەکان چییە بۆیە بەسەکەوتوی دکتۆران بە پلەی ئیمتیاز بە پلەی 9.8 تەواو بکە ئیمتیاز عالیش سپاس بخۆ ماستەیشم بە ئیمتیاز تەواو کردووە و بە کۆلێژیشم بە پلەی یەکەم تەواو کردووە ینی هەتا لە بەشی خۆم یەکەم بوویمە لەسەر هەم قوتابەکان هەمووش هۆکارەکەی دەگەڕێتەوە یەک خاڵ دائیمەن پلاندا ڕێژیم هەیە و دائیمەن باوەڕم بە خۆم هەیە و دائیمەنیش ینی ئیشی لە بۆ دەکەم چکە پلان هەیە ئەوەیە لەسەر وەرەقە بینووسی پلان ئەوەیە ئەتو ئیشی لۆ بکەیت تۆ خانووەکەت هەیە هە خەریتەی بکە وەچی دەست پێنەکەی بناغەکەی بکەی خانێکە تەواو دەبی نەخێر تەواو نابی کەواتە یەکەم جار پلان بریتە لە نەخشە دواتر لێدانی بادلۆ دوایە بینایەکە دەکەی ڕاست دەستەکانت خۆش بێ ئێستا بچینە سەر بابەتێکی تر ئەو بابەتە زۆر گرنگ بوو لە بۆ گەنجەکان چۆن بتوانن ئامانزدا بنێن ئێستا دەچینە سەر ئیختساسی خۆت سپۆری خۆت ئەویش جیا دەرمانیە بابەتێکەیە ئەویش خواردنی فاسفود گەنجەکانمان زۆر ئاڵوودەی خواردنی فاسفودن ڕاتیە لەسەر ئەو بابەتە پێت وایە وەکو سپۆرێک لە جیا دەرمان زۆر زیانی هەیە ئەکیت بەڵام دەبێ واز لێبینن یان هەر بەردەوامە لە خواردنەکەی بەێ طبعا گەنجەکانمان بەداخەوە ئەوڕۆ بە دوو خواردنە خۆشەکان دەگەڕێت بە دوو باشەکان ناگەڕێن طبعا ئەممان دەزانین ئەگە سەیری دەوروبەری خۆمان بکەین دەبینین نەخۆشەکی زۆر دەوری داینە لە نەخۆشی شێرپەنجە لە نەخۆشی زەخت لە نەخۆشی شەکرا لە جاڵتا لە بابلێن نەخۆشی غودا چەندین دابەزینی بەرگری لەش هەمومان بە چاوی خۆمان دەبینین کە ڕێژەی نەخۆشی لە وڵاتی ئێمە چەند زۆر بووە ینی مقارنەن بەو هەموو پسپۆر و دکتۆرە بەو هەموو بابلێن ڕۆژ دەرمان و ئەو هەموو تەقەنیاتە و ئەو هەموو پێشکەوتنی تەکنۆلۆجیا و پێشکەوتنی پزیشکی و بڕۆ سەری پزیشکەکانمان بکەن هەموو بۆردیان لە ئەڵمانیا و ئەمریکا و بریتانیا و هەمووی خاوەن بۆرد و پسپۆری دەقیقن و ئەو هەموو دەرمانە بەو هەموو قووەتەی وەزارەتی بابلێن تەندروستی کە دەرمانی کوالیتی باش و ڕۆژ لە دوای ڕۆژ دەرمانەکان باشتر بووینە بەڵام دەرەقەتی نەخۆشی ئەو ملەتەینە ئەو کارەکەش بە تایبەتی گەنجان چۆن گەنجان ئێستا بابلێن زەحیە یەکەمن ینی بابلێن زەرمەندی یەکەم ئێستا گەنجەکانمان ئێستا نازانن چەند ساڵێک کە باجەکەی دەدەن ئەویش بریتێ لەوەی کەەوە بەڕاستی دائیمەن مەرەقیان خواردی سوورکراوە یان فاستفودەکانە یان قوتوبەندەکانە یان مەشروباتە غازەکان یان مەشروباتە وزە بەخشەکانە لە مقابلی ئەو خواردنە خراپانە دەخۆن لە مقابلیشی کە ئەو خواردنانی کە ئەوانە پاک دەکاتەوە لە دەستا ناخۆن کە میوەکانە ینی تۆ دووشتر لە بەردەستا خواردنە سوورکراوەکان ئەمن دەبێت لێرە شتێکی زانستی بە گەنجەکان بڵێ هەر پەتاتێک تۆ کە لە ناو ڕووسۆری دەکەوە بەلایانی کەم لە 10,000 تا 15,000 مادەیەک دروست ئەکا پێ ئەمە پێ ئەڵێن فری ڕادیکڵ فری ڕادیکڵ چییە؟ مادەیەکە کە ئەلیکترۆنێکی نەقسە ئەگەڕێ بە دوای لە ناو خانەی جەستە دوای ئەلیکترۆنێک لە شوێنێک وەگری و خانەیەکت تێک بدە بۆیە شێرپەنجە دروستە بێت کاتێش شاری دروستبوونی شێرپەنجە دروستبوونی فری ڕادیکەڵە فرادیکە لە کوێیە لە زۆر شتێ فری ڕادیکەڵ خۆ لە بەس لە فاستفود لە هەوای پیس هەیە لە خواردنی پیس هەیە لە ژینگەی پیس هەیە لە هەموو شتێک هەیە حتا لە تیشیش هەیە لە تیشی مەسەرەن ئەو تیشکانێکە لە بابلێن لە کەونا هەیە بەڵام ئێمە ئەو ڕێژانە ئەگە مقارنەی بکەین ئەو ڕێژە زۆری تۆ بە دەستی خۆت دەخێنا و لەشی خۆت بریتێ لە فاستفودەکە کە ئەتۆ ئەو فرگادەی کەلا تەبانە گوتمە هۆکاری شێرپەنجە هۆکاری دابەزینی بەرگری لەش هۆکاری زیبکەی دەموچاو هۆکاری پیربوونی دەموچاو هۆکاری هەڵوەرینی پرس هۆکاری خورانی ئێسک هۆکاری ژان هۆکاری تێکچوونی خەو هەموو شتەکە تێکەدا بەس فیسەبی لە بری خواردنەکە خۆشە کەواتە ئێمە ئەو کۆمەڵە خواردنە ژەهراویە ڕۆژانە دەیخۆن من ناڵێم کەسێک مانجێک جارێک دەخوا یا دوو هەفتە جارێک یان بە مناسەبە خۆ ئاساییە لە دێر زمانێەوە کو بەو شفتە هەبووە کە سوکراوە بووە بەڵام خەڵک خۆندەی نەخواردیە بەڵام ئێستاکە لە مقابلیش بە هیچ شێوەیەک میوە ناخوا هیچ نەمیوە دەخوا نەخواردی سروشتی دەخوا نە شەربەتی سروشتی دەخوا خۆش و ناسروشتی بەس مەرەقی شتی خۆشە بەس خۆشبی سروشتیە ناسروشتی لەکنەوەی میم نییە خراپە باشە لەکنەوەی گرنگ نییە بەڵام لە مقابلی وەرە تۆ وەرە کۆمەڵی خواردنی چاکەتێ وەکو میوەکان سەوزەکان خواردن پێی ئەڵێ تەحین بخۆ ڕاشی بخۆ ئەڵێ پێم ناخورێ بەڵام لە مقابل دەچیشتی معلب دەخوا پێی دەڵێ کاکە گوێزی بخۆ خورمای بخۆ پرتەقاڵی بخۆ سعی بخۆ چەوەندەری بخۆ وەرە ئەو شتانە بخۆ لە ماڵە بخۆ شەربەتێکی تەبیعی دروستکە نایخواتن کەواتە یەکەم شت
سوکراوەکان و ئەو مادانی کە لە جەسە زیاد دەکا لە مقابلیش تەبعاً ئەگە بێت و کەس ئەگەر ئەوانەی خوارد لە مقابل 2 هێندە و 3 هێندە میوەی خوارد لەوانەی کاریگەری سەر کەم بیتەوە چکە لەبەر ئیشی میوەکان بریتیە لە پاکردنەوەی جەستا لەو فێ ڕادیکەڵە و لە گشت مادە ژەهراویەکانی کەواتە میوە و سەوزە ناخوا بەڵام بە مقابل فاسفودێکی خراپ و قوتوبەندەکانیش وزە بەخشەکانیش لۆی نەخەوی شەوێت تا سبێنێ دنیایەک وزە بەخشی دەخوا ئەو زەبەخشان ئەوساس گەنجەکانمان زۆر ینی ئاڵودەی دەتوانم بڵێم ئاڵودەی وزە بەخشەکانن ڕێت بوو لە ڕاتێ لەسەرەوە ینی لەسەر تەندروستیان تەسیرەشی دەبێتن بێجگە لە پشتی سوورکاوەکە خۆی بزانە ئینسان دەیەوێ بخەوێ هەموو جسم ئامادەکاری کرێ لۆی ئەو کەسە بخەوێ هۆرمۆنات مێشک جەستا هەموو ئەندامەکانیش ئامادەیە لەبەر ئەوەی چونکە لە مێشتی ئینسان شتێکی پێدرن بایۆلۆجیکەل کلۆک یعنی ساعاتی بایۆلۆژی خوا سبحانەوە تەعالە ئینسانی خەڵق کردیە کە گەیشتە شەو خۆی خەوی دێ تۆ دێ چ دەکەی دێی بەهۆی مەسەلەن وزە بەخشێک یان بەهۆی کافاینێک تەبعاً ڕۆژ وزە بەخش کافاینی گەرە زۆر تێدایە یان بە قاوە یان دوسێ قاوەی دەخواتەوە یان مەسەلەن دوسێ بابلە وزە بەخش دەخواتەوە یەکسەر ئیعاز لە بۆ مێش دەنێ مێشی مەشغوڵ دەکا ئەڵێ لێگەڕ ئیعاز مەنێرە لە بۆ هۆرمۆنات لە بۆ میلاتۆنین لە بۆ ئەوانە تاوەکو ریلاکس نەبی هەر چاوی زەغبی هەر بە دیار ئەتاریەکەی بە دیار فەیسبووکەی بە دیار تۆکەی دانیشتن کەواتە غەدر لە جەسە دەکە تەبعاً ڕۆژێک 2 3 چات تووشی گرفتی دەکا یەک لەوان تووش سرێسی دەکا لەوان تووشی لەبیرچینەوەی دەکا زاوەهایمەر ئەوانە زۆربیان شتیان نەبی دێت ئێستا لە ئێستادا دەرەنجامەکەی وەرناگرن لەوانەیە ئێستا وەرگری لەوانەشە تاخیرتر وەرگری لەوانە هەیە دەرەنجام وەرگرتیە بەڵام هەستی پێ ناکە هەست پێ ناکە 24 ساعت بێتاقەتە 24 ساعت بێخۆڵقا دەستە ناوبرادران دڵی خۆش ناوی لە ماڵێ پێ ناکەنی وا ئەزانی زروفەکەی وای لێکردیە کە دڵی ناخۆش نەخێت زروف ئەگە زروفەکە ئەوڕۆ بەسەر تۆزە کێشەی موچە نەبی ئێمە لە باش دەژین ئەگەر مەسەلەی گرفتی و قێتەوە موچەمان نەبێ بەخوا ئەو دنیای ئێستا ئەمە دەیبیم لەگەڵ 50 ساڵ پێش ئێستای تەمەنیمە وەچی بینی بەهە شتێکە لەو دنیاە هەموو شتێکمان هەیە هەموو شتێکمان لەبەردەستە بەڵام ئەو فترێ تۆزە گرفتی دارایی هەیە ئەوە ئینشاڵڵا خوای گەورە چارەسەری دەکات جاکەواتە ئەو گەنجە وا دەزانی کە با بڵێن کە کەسێکی ئاسایی نییە نازانی هۆکارەکە خۆی سەبەبە خۆی سەبەب بەهۆی ئەوەی کەوا زەخت لەسەر مێشتی دەکا مێشک نەخەوێ مێشک ئەوێ بخەوێ مێشک دەوێ یاعاز لە بۆ هۆرمۆنی بنێری برێ میلاتۆنین کاکات میلانین ئەوەی بکە ئیفرازاتی هۆرمۆنات بکە تاوەکو بخەوی تاوەکو ئیسراحات بێ ڕیلاکە چکە خوا سبحانەوە وتعالى دەفەرمێ وجعلنا الليل لباسا وجعلنا نومكم سباتا وجعلنا النهار معاشا بالمقابل دێ بە ڕۆژ دەخەوی دیسانێرە ئەوە کارە ساکە بە هیچ شێوازێت هیچ خەوتێکی ڕۆژ سوودی بۆ ئینسانیە لە غەیری نیو ساعت تا ساعت هەموو خەوتنێکی ڕۆژ باتڵە لە ڕووی تەندروستەوە بڕۆ هەموو ئەوروپا بگەڕێ ئەگەر هەموو ئەوروپا بەقەت کوردستان چێشتە خەوی کرد حەقەتەوی هەموو وڵاتانی ئەوروپا بەقەت هەولێر و سلێمانی دۆچی چێشتە خەوی کرد ئەو چێشتە خەوە قەزم چییە ئەین تا نوێژی بەیانان و نوێژی بەیانی تا 2 3 عەسر دەمێت ئەو کارە ساتە ئێکا کە دوادانیشی بە شەو لە خۆبی بە ڕۆژ دانیشتە وەرخیسە هەرعی ماشتە هەرعی ناشتە باسی ئەو بابەتی سترێس و قەلەقیەت کرد هیچ جای دەرمانێک هەیە جیراوەیەکە بێتن لە بۆ چارەسەرکردنی ئەو سترێس و قەلەقیە جامان زۆرە گوڵی پاسفلۆرامان هەیە کە بە عەرەبی پێدرێ زەرهەتی ئەلەم ڕۆزماریمان هەیە ئەشوەگەندەمان هەیە سان جۆنسمان هەیە پێدرێ سوڕناتێک جینکۆ بیلۆبامان هەیە گوڵە بەیبوون گوڵە حاجی لەمان هەیە کابمایمان دەتوانم کو چایە وەکو تیباک ئەوتار بەشێوەی تیباکە ناوانە ئەوانە هەر هەمان لە زۆربەی مۆڵەکان مۆڵە ڕاقیەکان لە زۆربەی جادەرمانەکان بە شێوەی تیباکەیە هەر هەمان بە شێوەی تیباکەیە بەڵام لە هەر هەمان باشتر ئەشوەگەندەیە ئەشوەگەندە و وێربیانمان هەیە ئەوانە هەر هەمان بە شێوەی تیباک لە مارکێتەکان یان لە جادەرمانەکان هەیە یان بە شێوەی چا هەیە بە شێوی چا هەیە ئەنی تۆ چا ئەیکڕی ڕۆژانە دەتوانی ئێواران مەسەرن پەرداغ ئاوێکی گەرمی ئەو حالە یاخود تیباکەچی دەخێناوی یان کەوچکەچی چێشت لەو تۆزەی لەو جیای کە وشکاتەوە بە شێوی پاودەر دەخێناوەکەی کە ساردبووە ئەی خۆیەوە چ بە شەکر چ بە هەنجووی چ بە خورما چ ئەوها خواردەوە ئەوانە هەموو جیای ڕیلاکسن هەر هەمان بەڵام لە هەمیان زیاتر کە دەست دەکەوێت گوڵە حاجی لەیە گوڵە حاجی گوڵە ببین هەموو کەسێک شارەزای ئەم کەسە دێنە ڕۆزماری هەم کەسێک دەزانی بەڵام ئەوای تۆزەک ناوەکانیان با بڵێن خەڵک شارەزایی لەسەر نیە بەڵام گوڵە بەیبوون
لە هەموو کەسێک ئەزانێ و دەتوانێت خەڵک خۆی لە بەهاران خۆی کە دەچێتە سەیران کۆی کاتەوە گوڵەکەی بین لە ماڵە وشتی کات و هەریگری دەبەیەکی گەورە پڕکا بەشی ساڵێکی دەکات هیچ جیا دەرمانێک هەیە لە بۆ داوەزاندنی کێش لە بەرامبەر دەرماندا لۆ نمونە هەندێک دەرمان ڕەکلامی لە بۆ دەکەن لە ماوەی مانگێکدا مانگونی وەکدا 10 کیلۆ دابەزێنن لە بەرامبەر ئەوەدا وەکو پسپۆرێک لە جیا دەرمان چۆن هەر کەسێک کە ئارەزووی ئەوە بیتن کو ئەنجام بداتن پلانەکەی کو بیتن بەخۆی بزانە هیچ دەرمانێک لە دنیا نییە زانستیوی ئینسان ماجێ 10 کیلۆ 15 کیلۆ دابەزێن هیچ ئەسڵ و ئەساسی بەس تەنها هەڵخڵەتانی خەڵکە لە بۆ هۆشیارکردنەوەی من بەکو پسپۆرێک هیچ دەرمانێک لە حشاب نییە لە دنیا بتوانانی ماجێ 10 کیلۆ 15 بین تەخوارێ مەحاڵشتیوە هیچ دەرمانێکی لە کیمیاش بەو ڕادەیە نییە کە بتوانانی ئەو ڕێژە زۆرە ئللا کەسێک ئەگەر ڕێزیمەکی زۆرتون بکە چ دەرمانی کیمیاویگرت چ عشابی وەرگرت چکە لە پسپۆری دەرمانی کیمیاوی نیمە قسە لەسەر ناکەم بەڵام ئەوش کۆمەڵێک دەرمانی ئەو دەرمانە هێتیان چێژدا نابەزێنێ بەڵکو وا دەکە کەسەکە سوود لە خواردن وەرنەگری ئەو خواردنە لە ڕیخۆڵەکانی ئیمتیساس نەبی ئەو چەوریە ئەو شەکرە ئیمتیساس نەبی لە عشابیش ئێمە بەمقابل کۆمەڵێک جادەرمانمان هەیە کۆمەڵێک با بڵێن چامان هەیە کۆمەڵی خواردنمان هەیە ئەوانە وادا کەسێک دابەزی بەڵام چەنددا دەبەزی لە چیلۆیەک تا 3 کیلۆ وەکو شێوێکی طبیعەتەن ئەو ڕێژەیەم گۆ هەروەکو ئەو بوو کە خەڵکەکە بەو نەوعی لێ کردەکە نا بەو نەوعانیە ئەوەندەیە ئەگەر ڕاضێ لەگەڵ کا زیاتر دەبی ئەگەر ڕێزیم لەگە کا زیاتر دەبی بەڵام خودی دەرمانەکە ئەو جیایە کە جیا دەرمانە ئەویش تایبەت نییە بە چێشدا بەزان نا ئەو جیا سێنەوە جیامانێ هەندێک جیامان هەیە خواردن و جیامان هەیە شەهێت دەگری ئێستا مەسەن بۆ نمونە ئێمە چای ماتشامان هەیە لەگەڵ تۆی شیە پێکەوە پەرداغە شیرەکی دێنی شیری گەرم کەوتکێکی زەڵاتە تۆی شیای تێ دەکەی لەگەڵ کەوتکێکی چای ماشای تێ دەکەی بە گەرمی تەوان حازری دەکەی بۆ ماوەی نی سەعات تا شیایەکە دەتەقێت و شیاکە دنکەوە دکە کونجێ دەتەقیتەوە دەبتەوە ئەکە ئەو پەرداغە شیرەی 5 دقە پێش نان دەخۆی شەهێت دەگری لە هەما کاتدا چەوریشی دادەبەزین ئەوە طریقەی شەهیەگرتن و چەوری دابەزاندن یاخود کەسێک ئەوەی پێ ناکرێ تەنها چای ماتشایەکە دەخوا ئەو چای ماتشایە دێ عینەن کەوچکێک چایە تەواو خۆی چیسەک 3 کەوچی تێدایە کەوچکە چای لە پەرداغە ئاوێکی گەرمەکە و 5 دقە پێش نان دەیخوا وە سرکەی سێومان هەیە کە دوای نان دەیخوا سرکەی سێو دێتن تەمان پەرداغە ئاوێک دێنی 2 کەوچی چێش لە سرکەی سێوی سروشتی ناو پەرداغ دوای نان دەخوا ئەو سرکە سێویشی چییە دویشی لۆ دەکا یەکیان چەوری دەتاوێتەوە لە جستت هەر خۆی طبیعەتی وایە دووش خواردنەکە زوو هەرز دەبی خواردنەکە زۆر نامینێتەوە بۆیە زووکە خواردن زیاتر ببینێتەوە زیاتر ئیمتیساس دەبی مدەی با بڵێن هەرزکردن و هەڵبژینی کەم دەکات و بۆیە کەسەکە پێلاواز دەبی بۆیە کەسێک دێ چای ماتشامان هەیە چایەکی عالەمی یابانی یان چای سەوزیش چای سەوزی سینی تۆ چای سەوزی یابانیە چای سەوزیت کەشمان هەیە توانی کەسەکە ڕۆژانە لە خۆی پەرداغە ئاوێکی گەرم بینی چایەکی سەوزدا بین لەگەر کوزێک ئاوی لەیمون یان با بڵێن لەگەڵ نعناع لەگەڵ پونگ ئەوانە هەر هەمووی یارمەتی دابەزینی چێژ دەدیا بە سێو دەدە بەڵێ ئەوانەوە کوورلایە تەندروستەکەی بەڵام باشترین ڕێگا کەسێک بیەوێ دابەزی پێویستی بە هیچ شتێک نەبیتن با ڕێجیم بکە بەس نەک ڕێجیمەک هیچ نەخوا نا مەسەر بۆ نمونە تۆ ئەو ڕۆ قاپێک برنجت دەخوات ئیتر لەمە و دووە بیکە بەنیو قاپ وەنیا تۆ ئەو ڕۆ 3 جەمت دەخوات بیکە بە 2 جەم تا مانجێک لە دوای مانگەکەی دیسان قاپەکەت بینە بیکەوە نیوە عینە پە ڕۆبعێک لێ ڕادێ جەمەکە هەردوو جەمەکەی هەندێکێت دەڵێ ئەمن حەزم لە خواردنە و کووازە خواردنەکەی بینم ئێستا مەسەن تۆ برنجەکەت کردە خۆم ناکەم ڕۆژانە 1 جەم دەخۆم ئەمیش 1 جەم دەخۆم مەسەلەن ئێستا مەسە کاسەی زەڵاتەکەی بچووکە زۆر برسیتی وەنیا هەیە مەعیدە گەورەیە کاسەکەی گچکۆیە کاسێک گەز قاپی زەڵاتەکەت گەورەکە یەکەم جا زەڵاتەکە بخوا 2 سەوزەکان بخوا سەوزانێکە لە بەردەمیتەوە کەرەوزە و شبیتە و نعناع و بڕۆکلیەتیە بخوا 2 گلاس ئاو بخوا با دەست بە ناخواردن بکە دڵنیای دەکەمەوەنی و قاپی زیاتر پێ ناخوێن ئەو باسی ئەوەی دەکەی ئەو دەماعەتی سورەکرا و پاسپورەکە ئەوشانێ بە ژیانی لە پیش خۆیان دانانە وڵای دەبی زەڵاتە و سەوزەی پێش نانی بخوا لەبەروی تا هەژارەکەی پاکاتەوە جا هەر خواردێکی خوارد مەحاولەش بکاتن هەتا بکرێت لە شیرینی لە چەوری لە گۆشتی سۆر دوورکەوت ئەم ناڵێن نەخوا چۆن نەخواردن نییە ئەمە ئەڵێ کەم بکات چکە نیزامی نەخواردن غەڵەتە چکەلۆ ئەو کەسە مانجێک 2 مانگ 3 مانگ نێخوا ئەی دوایت با بخۆر
بخۆ بەڵام کەم بخۆ پێشتر حەفدگە خورما دەخوار ئێستا بیکەسێ پێشتر هەموو ڕۆژە پاقلاوە دەخوار ئێستا هەفتێ جارێک پاقلاوە وەنیا کەمیکەوە ئەمە ناڵێ مەیخۆ پێشتر 5 میوە پێکەوە دەخوار ئێستا 1 میوەی بخۆ هەمووی وا دەکاتن فێر دەبی سەبر معیدەت تعهود دەرسە دەکا لەگەڵ لێ ڕادێ سەبری دەبی تۆزە سەبر بگری خۆ کۆنتڕۆلکردن و سەبرکردنەکە ئەوە زەحمەتە یعنی هەموو کەسێک ناتوانێت دەبی هێواش ئەم نالم لە پڕۆژ دێتە کوڕە ئەم ناڵێ باخی ناکە مانگەچی سەتاق دەی قسەکانی من جێبەجێکە مانجی 220 بی بە مانچە 130 بی وەی لێ دەبتە کەلتوری ژیانی خۆی دەبتە لایفستایلی ئەو کەسە هێواش فێر دەبیت من خۆم 138 کیلۆ بوو بەو تاریقە بەسیتە ئێستا 97 کیلۆمە هەر شتێکی ئیلان تای ماشام خواردێ سای ماشاش لەبەر دابەزین نەم خواردێ لەبەر سەحەت و تەندروستی خۆم خوارد لەبەر سوودێکی زۆری هەیە جگە لە دابەزین سوودەکانی کەشی زۆرە لۆی لەبەر سوود دەیخۆم زۆر کەس شێ لەبەر سوود دەیخوا کەواتە ئەو کەسە دەتوانی لە مانجێک تا 4 مانگ هێواش معیدەشی گچکە دەبتەوە پێویستی بە معیدە بڕینیش نابی ینی وای لێ دێ هەلەباتی و بیبڕی بەخۆی معیدە چییە عەضەلاتە ماسولکەیە هێواش تەقەڵوز دەبی من یەکشت لە بۆ بینەران و بیسەراباز دەکەم لە ساڵی 96 ئەمە 23 لە پەگەسم خواردیە بە یەک ژەم 2 پێشکەم خواردێ بەڵام خوا شاهێدە ئێستا یەک لە پەشم بەتەواوی پێ ناخورێت یعنی یەک لە پەشم پێ ناخورێت بەتەواوی یەک لەفەی بخۆم لەوانەیە 24 ساعتم پێ ناخورێت لۆ بەبێ بەعیدە بڕێت بەبێ هیچ شتێک معیدەم گچکە بوویتەوە یعنی 2 پێشکەم خواردێ بزانە تەماشاکە ئێستا یەک جوپەی دەخۆم ئەگە حەزم لێبی ساڵێش 2 جار سەر پێ دەخۆم زستانە کەلتورەک لەبەر ئێمە هەولێری حەزمان دائیمەن لەسەر پێچکە ئەوی پێشان ئەوە لۆ چکە عمری من ئەو کاتی 25 ساڵ بووم ئێستا عمرم 50 ساڵە دەبی ئینسان لەگەڵ هەر عمرێک نەوع ژیانەکە من تەمەنم تقریبا نەگەیشتمەوە 25 ساڵی بەس ئەو نەوعەیەکە یەک لەفەیەکەیە لەسەر ئەو سیستەمە دەڕڵاتما من بەردەوام بە لەسەر بەردەوامە زیادی مەکە لە فەک تامی لێ دەکەیت شیشە کەباب تامی لێ دەکەیت دەچێت لە ماڵە کفتێک دەخۆی تامی لێ دەکەیت 5 قلە دۆڵمە دەخۆی تامی دەکەیت 5-6 بڵاکە برنجی خۆ تامی لێ دەکەیت یەک پارچە گۆشتی بخۆ تامی لێ دەکەیت بەڵام وەرە تۆ وەرە 20 پارچە گۆشت 10 شیشە کەباب بخۆ تامی لێ ناکەیت ئەو دەبی دەخۆی ڕاستە ئاگال لە خۆت نییە بەڵام سەعاتێک 2 ساعت دوای ئەوە دەبینی معیدەت قورس بووە و قەلبت گرانە و خەوت دێ و ژانت هەیە و ئازارت هەیە خواخواتە پیاسەشی بکەی و ئەرێ بدار شتەکەم بینە بخۆم و قڕپم بێتەوە و لۆ لە خۆت دەکەیت دەچێمە تامی شیشێک 2 شیشە کەبابی بەس زۆریشە بەخوای 20 ساڵیش دەبی باوەڕ ناکەم داوای 3 شەم کردبی لە شیشێک 2 زیاتر داوا نەکرد نایخۆمە پێم ناخورێ معیدەم گچکە بوویتەوە ئەو معیدەیە کە بچوو بەوە دەدی تاو سابت دەبیت زۆر کەس ئێستا معیدەشی بڕیا هاتۆ کردە من لە عیادەی معیدە گەورە بیتەوە لۆ چۆ وای زانی کە معیدە گچکە بوو ینی خڵا ئەبەدیە نازانی ئەوە عەضەلاتە دووبارە دروست بوویتەوە چکە ئینسان هەموو جەستەی ئینسان هەموو عەضەلات و ئینسان ئیلا مێشک نەبی ناتوانێت دووبارە دابەش بێتەوە هەموو جەستەی ئینسان دووبارە قابلێ دابەش بوونێ تۆ برینێک لێ پیا دەبی گۆشتەکە دروست نابێتەوە عینەشتا معیدەش چیە گۆشتە بۆیە معیدە بڕینش چارەسەر تۆ بتەوێت لەوەی هەڵبێی نەوەکوت و پارێزی بکەی نەوەکوت و با بڵێ کەم بخۆی نه من پێ دەڵێم باشترین ڕێگا پارێزی وەرزشکردن کەم خواردن وە سەوزە و زەڵاتە و ئەو پێش ناخواردن باشترین پارێزیە باشترین ڕێزیمە باشترین بەرنامەیە لە هەموو ژیان هیچ سایدی پێکتەچینە ئەو بکەنە لایفستایلی خۆیان باشترین ساید هیچ مەسوفیشی ناچی لەمانێ بەبێ پارە دەستەکانە خۆبی بە پێچەوانەی ئەوە دەیەوێت کێشی خۆی زیاد بکە ئەوانەش تەبعاً بەنسبەت ئەوانە کێشانێ دەبی ئاگادار بن چەند خاڵەشی گرینکە یەکەم شت ئایا ئەو کەسە بەس شەهی خواردنی نییە دەبێت سەردانی مەسەن پزیشکێکی بابلێن هەناو بکە عادەتەن هەندێک فەحسە بۆی دەنووسی یەکەمدان فەحسی پیسایی لۆ دەکا زانی ئەو پیسایە چ مشکلێ هەیە تەماشا هەیە دەبینی لە ناو پیسایەکەی چه هەیە خواردن هەیە ڕوون هەیە یعنی ئەو کەسە خواردیە هیچ استفادەی نەکرێت دوو دەبینی بەکتریای مەعیدەی هەیە دەبینی فتریاتی هەیە دەبینی کرمی هەیە هەل لە ناو پیسایەکە یەک فەحس یەک پیسایە جەنرال ستول ئێگزامینیشن بەیەک فەحس هەموو عیبی ئەو کەسە دەردەکەوی یعنی ئەو عیبەی لە یەک فەحس یەکەم هەنگاو دەبێت فەحسێکی پیسایی بکە ئایا کرمی هەیە ئایا کەڕووی هەیە ئایا بەکتریای مەعیدەی هەیە یان بەکتریای ئیلتیهاباتی هەیە ئایا خواردنی هەرس نەکراوی هەیە دەبێت تۆ عیبەکە دیاریکەی ئەوە یەک دوو ئەگەر منداڵ بوو یان با بڵێن تۆسێک تەمەنی بوو ئەبێ سەردانی سەنتەری هێلینا یان دکتۆرێکی هۆرمۆن بکە بزانە ئایا ئەو کەسە گەشەی هۆرمۆنی گەشەی تەواوە ئەوە خاڵە کە هیچ گرفتەشی لەو گرفتانە نەبوو
تەمەەن ئەگەڵ گرفتانە بی چارەسەری بکە پێشەوەی باش شەهێ بکە ئەبێ ئەو گرفتان یەک یان لای ئێمە بە دەرمانی سروشتی یان لای پزیشکێکی هەناو بە دەرمانی کیمیاوی خۆی ئارەزوی خۆی حڕە بە سروشتی دێتە لایمە کە یەکەمدا دەبێت دکتۆر بۆی تەشخیص کە هۆکارەکەی دەبێت پزیشک دەبێت فاسی پێ بکە پشکنینی پێ بکە بزانە هۆکاریتە زۆر جاری وایە دەگاتە حالەتی نازورکردنیش هەیەڕی خەڵکی هیچی نەخوارد خەڵکی وشکە ئەو ئەوانەی با بڵێن کە چابوو یان هیچی نە و بەڵام شەهی هەر نەبووە ئێمە شەهیە بە زۆر ڕێگا دەیکەینەوە تەمان ڕێگای کیمیاوی هەیە ئەو ڕێگانە ئەو جلی و ئەو دەرمانی کە لە سەیدەکان هەیە ئەوە چارەسەری شەهیە ناکە دەبێت ئاگداربین ئەوە بۆ چییە ئەو دەرمانانە بۆ کەسێکە نەخۆشێک لەسەر جێگا کەوتووە یان کەسێک ماوەیەک نەخۆشە یان کەسێک لە ماوەیەکی کاتی شەهی گیرایە ئەوە چارەسەرێکی کاتیە چارەسەری بنبڕ نیە چارەسەری بنبڕ هەر کەسێک بیهوێ شەهی بکاتەوە بە ڕێگایەکی تەندروست لە مانجێک تا 4 مانگ سەردانی ئێمە یان دکتۆرێکی مختصی دەوێت جدوەلێکی تایبەتی لە بۆ جدوەلە قوتۆخ دەڕۆی یەکەمدا 10 ڕۆژ دوای 20 ڕۆژ دوای مانگ لەگەی هەموو مانجێش بەحسی پیسایی پێ دەکەینەوە ئەدە بزانە بەڵام ئەمە ڕێگایش سادە دەوانێت کەسێک نەگاتەمە یان نەگاتە دکتۆری ڕێگایش سادە بە خەڵکەڕێم بە ئەو ڕێگای تاقیکاتەوە بۆ ماوەی مانجێک یان 2 مانگ ڕێگایش سادە دەتوانین لە ماڵەوە بە ئاسانی یاخود هەندێک جا دەرمان هەیە دەستی بکەوی یەکەم شت باشترین ڕێگە ئەوەیە کە ئەو کەسە هەموو بەیانێک لە خەوەستا پەرداغە ئاوێکی ئاوا بینیش لەتێن یەک کەوتکچایە هەنجوینی تێکە چه هەنجوینەکە ئەسلی بوو چه عادی بوو بەس گرنگ هەشوێن بوو گرنگ هەنجوینبی نەک شەکراو مەقسەد هەنجوینەکە باش شەکری خواردی بەڵام میم ئەوێ مێش هەنجوین دروستی کردی قەزدم کە دەڵێم هەنجوین یعنی مێش هەنجوین دروست کردبی نەک شەکراو بوویتە هەنجوین یەک کەوتکچای تێ بکاتن یەک سێوی زەرد بینی سێوی زەرد پەلکەکە توێکڵەکەی لێکاتەوە ئەوە سێوەکەی دەخوا پەرداغە ئاوەکە و هەنجوینەکەش لەگەڵی دەخوا هەموو سبەینان لە خەو هەستا بۆ نوێژی بەیانی یان پێش ناخواردی بەیانی ئەوە جێبەجێ بکە ئەوە چ دەکا ئەوە یەک لە ئیشە گرنگەکانی بێزی کەم دەکاتەوە چکە ئەوانە زۆربیان بێزیان لە خوارد دەکەوە ئەوە ئامادە سازیش دەکات لە بۆ ڕیخۆڵی حازر دەکات لە بۆ دەتوانی لە ڕۆژێک 3 جار دووبارە بکات ئەوە طریقەی دووەم ئەوە لەوانەیە مەسەلەن ئەوە بەوەی کتیبانەکە حەزی لێبی زیاتر بی پەرداغە ئاوێکی کوڵاو دەینی یەک کەوتچی زەڵاتە تۆی رازیانە دەینی ئەو رازانێک کە لای عتارەکان هەیە بەس ڕجاءن لە شوێنێک بڕی پادبی پیست نەبی دوای تووشی لە باتەوەی تووشی شەهیبی تووشی ئیلتیهابات بینە رازانەکە لە شوێنێکی پاک ئێستا لە مارکێتەکان هەیە لە مۆڵەکان هەیە لە زۆر شوێن سوپاس بۆخوا زۆر شوێنی پاکمان هەیە یەک کەوچی زەڵاتە رازیانەی لە ناو دانێ ئەوها ژێر پیاڵەش پیاڵەی لەسەر دانێ وەبی زەیتی رازیانەکەی نەڕوە طبعا رازیانە بەخۆی ئەسڵەن ئیدابەزینی چێشە بەڵام کردنەوەی شەهیەیە خەڵکە غەڵەت نەکا ئێستا بێت دکتۆر ئەوە خۆمان چێشمان لاوازە و رازیانە خۆی رازیانە بەخۆی لە زۆر حاڵ و دابەزین چێش بەکاردێ بەڵام نەک بەو تەریقەی بە تەریقەتتر رازیانەکە وردەکا و دەیکاتە تۆز دەیخواتن کە بەو شێوازەی کرد ئەچ پاڵەوی چه حەزیلی بە رازیانەکە و بیخواتەوە رازیانە شتێکی خۆشە لە منداڵی مە رازیانەمان خواردیە ئەوەش دەتوانی لەگەڵ هەنجوینە بە هەمان شێوە دیسان دەتانی ڕۆژە 3 جار بەڵام پێش ناخواردن بە سەعاتە ئەوە لێرە و لە هەمان کاتدا هەموو میوەکان میوە خۆشەکان مەسەن جێزەر سێو پرتەقاڵ سێوی زەرد جێڵاس ترێ مەسەن بەس ترێ نابی ئەوانە بە میوە نەیخوا ئەوانە کە شەهیان نییە بابێ بیکەنە شەربەت بە عەسیر بیدایەتی لە سەرەتا بپاڵێون ڕیشاڵەکەش بانەخۆن بەس ئاوەکەی بخۆن دواتر کە شەهیان بۆ ئەوجە بە ڕیشاڵەوە بیخۆن ئەوە دووسێ ڕێگای ئاسان بۆ ئەوکەوتمان شێ زۆر سپاس دەچینە سەر لای زانکۆ و کۆلێژ وەکوما هەمسایەکی زانکۆ حەزەکەم بچینە سەر بابەتی بایۆلۆژی ئێستا لە بابەتی بایۆلۆژی یەکێکە لە بابەتە زۆر گرنگەکان لە بواری پزیشکی لە ئێستادا خوێندن و کۆلێژ لە کوردستان کو دەبینوس دەست طبعا ئەگەر سەیریکەی دوای ڕوخانی ڕژێم زانکۆی ئەهلی پەیدا بوو خەڵکێکی زۆر تموحی خوێندنەوەی کرد ئەوانەی خوێندیتیان مەسەلەن کاتی خۆی دەرچووی بەسەن ئامادەی بوو ئامادەی پیشەسازی و بازرگانی پشتکاڵ بوو هەوڵی دەبێتەوە ناو دنیای زانکۆ بە ئێواران کاتی خۆی کەمدا زانکۆی ئەهلی نەبوو حکومەت زانکۆی بەشی ئێوارانی کردووە خەڵکێکی زۆر هات یاسای خوێن بایۆلۆجی خوێن
مثلا ئیدارە و اقتصادی خین ئەوانە هەمووی دووبارە خەڵک تموحش لێ دروست بووە لەبەر معاش باش بوو وەزیفە زیادی کرد شەریکات زیادی کرد کوردستان و عێراق بژاوە هەڵک دووبارە هاتووە ناو زانکۆ ئەوانەی کە پێشتریش کۆلێژیان تەواو کرد بوو هاتووە ناو زانکۆ تا ماستەر و دکتۆرا بخوێنن ئێستا جاران تەنها زانکۆی سەلاحەدین هەبوو بەڵام سپاس بخوا ئێستا زیاتر لە 20 قسوور زانکۆمان هەیە بە حکومی و بە ئەهلی خەڵکێکی زۆر ڕوو لە زانکۆیە لەبەرچی لەبەر ئەوەی دنیای ئەوڕۆ دنیای شەهادەیە دنیای زانستە دنیای پسپۆریە تۆ سبەنێ کە دەتەوێت بچی ئیشێک بکەیت جەنابەت ئێستا تۆ لێرە ئیش بکەیت لەو رادیۆیە ئیش بکەیت یەکەم شت لێت دەپرسی تۆ دەڵێ دەرچووی کامە بەش ئەڵێ بەشی ڕاگەیاندنی بەشی گەیاندنی بەشی ئیتیساڵاتی بەشی ڕۆژەیان چ بەشێکت خوێندووە وەنیا لۆ تا بزانی ئایا تۆ بۆ ئەو شوێ گونجاوی کەسێک دەچێت لە تاقیگەیەک دەوێت تەقدیمی ئیش بکە ئەڵێ چ تاواکرێت ئەڵێ بایۆلۆژی تاواکرێت بەشی بایۆلۆژی زانکۆی سەلاحەدین کۆلێژ زانیان ڕان زانکۆ ئێستا دنیای پسپۆریە دنیای خوێندنە دنیای زانستە ئەوەی نەزانی نەخوێنی جاهیلی سەردەما ڕاستە لە ڕووی مادیاتەوە لەوانەیە ئەو کەسێک کە لە دەرەوە ئیش دەکا کەسابەت دەکا لە ڕووی مادی لە تو بەرزترە بەڕام لە ڕووی عەقڵ و معریفەت و لە ڕووی زانست و لە ڕووی لانی ڕۆحی ئیسراعات وەکو تو نییە ئەو بە جەستە مادیە بە مێشتیش مادیە تۆ دەستە ئەوەندە مادینی مێش ئەوەندە مادینی ئیشەکەت خۆشترە مرتاحتری لە ڕووی ڕۆحی ڕاستە لەوانەیە پارەکەت کەمتر بینەوە ئەو بزنسمانە بەڵام ئەو هەڕۆژێ لە وڵاتێکە ئەتوو لەوانەیە ئەگە زەرەر بکەی زەرێکی کەم بکەی بەڵام ئەو زەرێ دەکەواتە زانکۆ ئێستا یعنی لە پێشکەوتن خەڵک ئامادەیە بە پارالێل لە زانکۆی ئەهلی منداڵەکەی بنێری بخێنی یعنی بزانە تەماشا خەڵک ئامادەی بە پارەی خۆی ئەگەر سوڕ بزانی داژ نامەزرێ سوڕ بزانی ئیشیش لە بازارە لۆ ناوێ منداڵەکەی لە داهاتوو گرەی لێ بکە بڵێ ئەتولێ نەگەڕێ ئەم بخین بمەخاوم بڕوانامەیە فەرمووتە خەڵک بڕوانامەی هەیە دەستی تەقدیم ئیش دەکا بڕوانامەی هەیە زمان ئەزانی کۆمپیوتەر ئەزانی تەکنۆلۆجیا ئەزانی ئەم هیچ نازانم داهاتووی دیار نییە بەجددی زۆر گەنجەیە دەڵێ چیمە کۆلێژ پاویشی کردووە بەڵام دەڵێ هەتا ئێستا دانەمەزراوم هەر یەکەو بە کێشەیە کە بەجددی ئەوە لە کۆمەڵگەکەیمە زۆر بوو من دەبێت شتێک لێ ڕوونکەم وەکو مامۆستایەکی زام لە هیچ جێی دنیا نییە هەموو دەرچۆک دابنەسر لە هەموو وڵات بڕ هەموو سێ چەند وڵاتانی دنیا بکە خۆم لە بریتانیا ژیایمە لە وڵاتی تورکیا 4 ساڵ لەوێ ژیایمە یعنی سێ چەکم هەیە لەسەر دنیا یعنی تابە لە هەموو دنیا لە هەموو زانکۆکانی دنیا یەکەم و دۆ سێم دادەمەزن ئەوە مەرجە لە هەموو دنیا یەکەم و دۆ سێم دادەمەزرێ حکوومەت ئەو چ لە زانکۆ چ لە دەرەوە زانکۆ لە بۆ دامەزراندن نییە زانکۆ لۆ پەیداکردنی ئیشە تۆ دێی لە زانکۆ سێرتیفکەی گوەردەگری پێی دەرێن بڕوانامە ئەو بڕوانامە لە بۆ دامەز ڕاستە حکوومەت پێویستی پێبی تۆ دادەمەزرێ بۆ دەبێدا هەنە کەسبێنێ مە سپۆرم لە حکوومەت دەڵێ ئەمن سپۆری بایۆلۆژیم دەوێتن لۆ تاقیگەی خۆک دەرسوی دارەسا دانامەزرێنی غێر بایۆلۆژ دادەمەزرێنی بەڵام گرفتی ئێستا کە دامەزراندن نییە گرفتەکە لەوەی نەکە حکوومەت پێویستی نا حکوومەت لە سەردەمانێک خەڵکێکی زۆری دامەزراندیە بۆ کێشەی دارایی هەیە بۆیە دانامەز ئەگە ناخۆ لە هەموو زەمانێک و لە هەموو سەردەمێک هیچ کاتێک و هیچ زەمانێک هیچ بڕواناوی بەفرۆ نەڕۆیشتە ئیشی هەر بەدەستکەتێ یان لە حکوومەت یان لە کاتی تایبەت بەڵام من لێرە بە گەنجەکان ئەڵێم نائومێد مەبن لە ژیان نائومێد مەبن کاتی خۆی کە ئێمە تەخەڕوجمان کە ساڵی 98 باوەڕ بکە نەک دامەزان ئیشی بازاریش نەبوو ئەو جە هەوڵی یەکەمیمان دەدا دەمان خوێن دەمانگۆ باش بڕوانامەمان هەبێ ئەمن ئێستا وەزبەی خۆم وەزبەی پاش خۆم لەوانەیە 20 ساڵی تەڵەبەی خۆشم نەدیدبی کە دانەمەزراوی کە ئیشی نەبووبی ئەو چەند ساڵە ئەوە شتێکی تایبەتە بڕۆ لە هەموو دنیا گەنج دێتە زانکۆ لۆ ئەوی خبرەیەک پەیداکە اختصاسێک پەیداکە بڕوانامەیەک پەیداکە زمانێک فێربی ئەتەکێتێک فێربی تا 50 ساڵی تەمەنی دوای تەخەڕوج ژیانی پێ بکە ئامادەبی لە بۆ ژیانە لەبێ ژیان ێ باشە فەرم مێ زانکۆ دامەزراندن نییە ئەی چی دەکەیت وەنیا چەند ساڵ پێویستە لۆی تۆ بچی لە لای کەسێک فێرە ئیشێکبی ئەو دە بە سەقەتیش فێر دەبی تۆ حەزت لە فیتەریە وەنیا بە نەزانی فێرمە بە وەرە بڕۆ کۆلێژی ئەندازیاری تەکنیک بەشی میکانی یان بڕۆ کۆلێژی کارژێڕی بەشی میکانی ئەوە کۆلێژی باولێت تەقخەنیمان هەیە بەشی میکانی تۆ حەزت لە کارەباتی وەرە بڕ بەشی کارەبا حەزت لە ئیقتصاد و بزنس و ئەوەیە وەرە بڕۆ ئیدارە اقتصاد
حەزت لە مەحاماتە فەرمو بڕۆ کۆلێژی یاسا، حەزت لە بایۆلۆجیە فەرمو، حەزت لە مختبەرە بڕۆ بایۆلۆجی، حەزت لە مامۆستایەتی فەرمو کۆلێژی پەروەردەمان هەیە، حەزت کۆلێژ گەڕۆدی بنەڕەتیمان هەیە، هەموو بەشەکان هەر شتێک تۆ حەزت لێیە ئەتوانی ئەتو ئەگەر حەزت لە ئیشا فەرمو تۆ بۆ بڕواناوە بڕۆ سبەنێ تۆ دوکاندارێک بە تۆ بچی بڵێ کاکاتیم لەکرد ئیش بکەم جەنابەت چ تەواو کردە وڵا خەریدار و قسادم ئەو کەس ئەو دوکاندارە چەند سەرکەوتووە گە تۆ جەنابەت لای خۆی دابنێ فیتەرێک بڵێ تۆ دەسمە لای فیتەر کاکە من هەندەسە میکانیکم تەواو کردیان بەشی میکانیکم تەواو کردیا تۆ ئەگەر بەلای نەزەرێکە دەزانی لایەنی عەمەلەکە بە یەک مانگ فێر دەبی هەموو جارێ بە تەڵی بایلۆژ دەڵێن تۆ 4 ساڵ لای ئێمە بەیسەکە فێر دەبی بە 10 ڕۆژ بە 15 ڕۆژ بە ماجێک تۆ تەکنیشنی جیهازەکانی کۆباس و ئیلایزا و PCR فێر دەبی تەکنیشنەکە ئاسانە ئەوە خۆی کۆلێژ هەموو لە بۆ ئامادە دەکە لە بۆ عملیەکە ئامادە دەکە ئەوە نیە لە کۆلێژ بە خۆت بچی عملیەکەی بکەیت لە سکی عقلیەتی لە ڕووی تیۆریەکەوە کووە بۆ شێوازە ئامادە دەکا لە داهاتوودا بچی بۆ نەوە تعامل لەگەڵ ئیشەکە بکەیت دا هەر وارە و هەر بەشە و بەجێرەی خۆتی لۆ نمونە لە بەشی بایۆلۆجی بەخۆشی مامۆستای بایۆلۆژی لە وارە قوتابی کە دێتە بەشی بایۆلۆژی بدایەتەن کە 4 ساڵەکە بەشی بایۆلۆجی پزیشکیمان هەیە و گشتیشمان هەیە گشتیەکە زیاتر گشتیترە وەکو لە پزیشکەکە حەز دەکەم باسی ئەو دوو بەشەش بکەیت قوتابی زۆر ئارەزووی لەسەر بەشی پزیشکەکەی هەیە طبعا لە بەرەو ئێستا بزنسی پزیشکی لە کوردستان ڕەواجەشکەی هەیە تۆزێک ئیشی زیاتر لە بەرەو داتی باس ناکە بە خەڵک زۆر نەخۆشە بۆیە پێ پێڕاناگەێت نە مختبەرەکان پێڕادەگەرە دەرمان دکتۆر پێڕاناگە ئێمە لە بایلۆژ دوو بەشمانێ بەشی گشتیمانێ بەشی پزیشکمانێ هەردوو چیان دەڵێن دەرچووی بڕوانامەی بایلۆژ بەڵام ئەوە گشتی ئەو پزیشکی دوو جیاوازی هەیە لە بینێن یەکیان وەکو ماف هەمان مافیان هەیە هەردووچیان دەتوانن لە بواری مامۆستایەتی دەوام بکەن لە بواری تاقیگە دەوام هەردووچیان بەڵام وەکو زانیاری و ئینفۆرمیشن یعنی وەکو معلومات پزیشکەکە کامل لەو 4 ساڵی ئەمە ئامادە دەکەین 100% لە بۆ مختبەرات و لایەنە طبیەکەی لە پزیشکی بەڵام دەتوانین مامۆستایەتیش بکە حەزی لێ توانی بچی لە مەکتەبێکی ئالی لە حکومی بەشی فیزای گشتی فیزای گشتی و فیزای پزیشکی هەیە فیزای گەیاندن هەیە بەڵام لایەنە گشتەکە ئەمە ئامادە دەکەین لە بۆ هەمووی لە بۆ تاقیگەی لە بۆ مامۆستایەتی لە بۆ کارگەی لە بۆ هەموو شوێنەکە بی و ئیش بکاتن گشتیەکە زیاتر گشتگیرە بەڵام کەسێکی پزیشکی کە دەچێتە تاقیگا بە فترێکی کەم دەکەوتە ناو ئیشەکەی خۆی زووتر دەکەوتە ناو ئیش بە ماوەیەکی کولۆ چکە هەموو پسپۆریەکانی بەشی تاقیگە خوێندیە هەموو بەشەکان هیماتۆلۆجی تۆکسۆلۆجی بایۆلۆجی مەسەرەن مایکرۆبایۆلۆجی بەکتریۆلۆجی مەسەرەن ئەی بایکۆ هەمووی خوێندووە بەڵام ئەوی گشتێکە نا گشتەکە جوزئێکی خوێندووە بەڵام گشتێک بچێتە تاقیگا احتیمالە 2 مانگ 3 مانجی 4 مانجی بێت تا دێتە سەرخەت بەڵام بەڵام پزیشکەکەش بێ ببێتە مامۆستا دیسا ئیش گرفتی لۆ دروست دەبی ئەویش بە 6 مانگ نابتە مامۆستایە کە بتوانین دەستەکەی بە جوانی بڵێتەوە کەواتە لێرە فەرقی بایۆلۆجی پزیشکی و گشتی ئەوەیە مەسەلەی ئەو بەیسیکەیە ئەو زانستەیە کە ئێمە پێی دەبەخشین لەو 4 ساڵە کە دەچێ مەسەلەن لەو لایە لەو بوارە پرۆفشنال دەبی وای دەرمان لە بواری تۆبی ئەوە هەم بوارەکان ئەوە دەبی بەڵام زانیاریی کەمتر ئەمە دەڵێن گشتی گشتی یعنی هەموو ساسی تایبەتی خۆی نییە لە بارەکەی گشتیە دەتوانێت سەرکردەش بی جێکی گەورەدا لە داهاتوودا خەریجی گشتیمە ڕاستە کاگدکتۆر حەز دەکەم هەر لە بابەتی کۆلێژ و ئەو بابەتانین باسی زانکۆش دەکەین بچینە سەر بابەتی ئێستا لە سەردەمدا بابەتی جینات و با تەکنۆلۆژیمان هەیە سێ لە بۆ بابەتانە وەکو جینات اختصاصی خۆش نییە بەڵام حەز دەکەم بە شێوەیەکی گشتی باسی ئەو بابەتە بکەیت طبعا ئێستا ئەمە لە بەشی بایۆلۆجی زۆربەی قوتابیەکانی ماستەر و دکتۆرامان جزئەکی ئیشەکانیان PCR یعنی مەسەلەی جینات ئێستا هەموو زۆربەی زۆر ناڵێم 100% مەسەن ئەگەر بین لە 10 تەڵەبەی ماستەر لە 10 تەڵەبەی دکتۆرا وەگرین 8 جزئێک لە ئیشەکەی PCR جزئێک لە ئیشەکەی جیناتە چۆلۆ ئەوڕۆ عەسری جیناتە عەسری مۆلیکولەر بایۆلۆجیە ئێستا ئەمەوە لە بایۆلۆژی خەریکی کردنەوەی لقی سێوی بۆ بابەتی جینات ئەوە جوان باش پێکات
ئەوە لەو پسپۆری من نییە بەڵام پسپۆری ئەلحەمدوللا زۆرمان هەیە زیاتر لە 8 دکتۆرمان هەیە هەمووی پسپۆریان طبعا جینات و بابەتی با بڵێن PCR جیناتێکی با بڵێن بابەتی زۆر سەردەمیانەیە حتا حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵانی ئایندا پێویستی بەو پسپۆریەیە لۆیش ئەمەوە بەشی دەکەینەوە بەشی با بڵێن ئەمە بایۆتەکنۆلۆژی دەکەینەوە هەر بەشەکە بە ناوی بایۆتەکنۆلۆژی ئێستا لەسەر ناوەکەی ڕێک نەکەوتوین بەڵام ئاگادارم پسپۆریەکانی خۆمان دکتۆر بەڕێزەکان پرۆفسۆرەکان خەریکن کردنەوەی بەشی سێم لە بایۆلۆژی بەشی بایۆتەکنۆلۆژی ئەوجا چ بە ناوی مۆلیکولەر جێنێتیک چ بە ناوی مێدیکەڵ مۆلیکولەر ئەلمیهم خۆیان ئەو پسپۆری خۆیان من لاقم پێدانی بەڵام ئاگادارم لەبەر ئەوەی چکە حکوومەت پێویستی پێیە لەبەر چی لەبەر ئەوەی لە داهاتوو عێراق هەموو عێراق بە تایبەتی کوردستانیش هەموو کەسێک قەترەیەک خوێن یان قەترە پارچەیەک لە جسمی وەردەگیرێ جینات DNA لۆ دەکرێت بۆ ئەوەی لە بۆ هەموو ئاسانکاری لە حکومەت دەکات لە بۆ جەرائیم لە بۆ مەسەلەی منداڵ بوون و منداڵ نەبوون و لە بۆ داتا و دۆکۆمنت و ئێستا لە هەموو دنیا باقی جینات هەیە هەنجی ئەمەش دەچێت ناو ئەو دنیایەوە و ئیشی حکومەت گانی کار ئاسانی لە حکومەت دەکات لە هەموو بارێکە هەموو کەسێک جیناتی دەوی هەموو کەسێک جیناتی بکاتە حکومەت لەوانەیە احتیمال لە ساڵانی ئایندا پێویستی بە هەزاران دەرچووی بایۆلۆجی هەبی بۆ ئەو ئیشا بەڵێ بۆ ئیشا ئەو جە بەشی بایۆلۆجی بی با بڵێن بەشی پزیشکی لەگەڵی تەمان بەشی مۆلیکولەر بایۆلۆجیان هەیە یعنی ئەلمهم ئەو پسپۆری ئێستا پسپۆریەکی سەردەمیانەیە بەڵێ زۆربەی زۆری ئێستا نەخۆشیەکان لە ئاسی جیهان دایان لە ڕێگەی جینات چارەسەر ئێستا سوکەری لە ڕێگەی جیناتە مەسەلەی هەروەرینی پر لە ڕێگەی جیناتە هەو بۆ ماوەیە کەواتە سواز بۆ خوا دنیا تەقەدومێکی زۆرە وەزانکۆی سەلاحەتن و بەشی بایۆلۆجیش زۆر دەوڵەمەندە بۆ بوارە و ئێمە چەندین جیهازی وەکو PCR و ریال تایم PCR و سێ تاقیگە بەس تاقیگەمان هەیە تاقیگەی جیناتمان هەیە حەز دەکەم لە کۆتایی بابەتی زانکۆدا بتمە سەر ئەوەی کە سێرترین بەسەر هات لە کۆلێژدا بەسەرت هات بێت چیە وەکو بەرامبەر ینی قوتابیەک بەرامبەر تو لە کاتی دەرسگوتنەوەدا یان هەر بابەتێکی تر لە ڕووی دکتۆرەکانەوە ئیدی بەسەر هاتێک بێتن کە هیچ بەبێ ناستەوە خۆی ئەمن لە ژیانی خۆم لە ژیانی زانکۆ قوتابیەکانم ئێستا لەوانێ بمبینیان بە کۆمنت بنووسن دائما لەگەڵ تەڵەبە لە ساڵی 99 من مامۆستام یعنی 25 ساڵە 25 ساڵ لە زانکۆ خزمەت دەکەم زۆرترین تەڵەبەم فرێن بووە یعنی باوەڕ ناکەم یەک تەڵەبە دڵم لێ هێشاوی یان دڵم هێشاندوی وەکو هاوڕەیەکی لەگەڵ هەموو کاتێک بە تەڵەبە ئەڵێم سێ قساکەم دڵم لە پۆڵ ئەمە قائیدم قبولم نییە قسە بکەی قبولم نیە تاخیر بێژۆرێ قبولم نیە خەریکی مۆبایلەکە بی قبول نیە خەریکی قسەبی هەر شتێکت بۆ فەرموم بڕۆ دەرێ قەنە خۆشی قەلبت تاوانێ بڕۆ دەرێ غیابت نادەم بەڵام لە ناو پۆل من لێ ناگەڕم هیچ قوتابیەک سەیتە لەسەر قاع بکە خۆم قائیدی پۆلم هەموو دارە پیاڵێ بەڵام کە لە دەچینە دەرێ دەبینە هاوڕێ لەڕێک ڕێگا دەڕۆین قسەی لەگەڵ وای دەپرسم پرسیارە چێ وەڵامی دەدەمەوە سوحبەتە چی لەگەڵ دەکەم لە ناو قاعش وە نێبرێ کەسی مامۆستایە چی با بڵێن ڕمۆز دائیمەن حەزم لە قسەی خۆشە دەرسەکەش بە خۆشی دەڵێم زۆر جار قسەی خۆش و نوکتەی ژیانی بەسەرهاتی ڕاستەقینی خۆشم بە سوحبەت لەو گۆتینە زۆر جار پێکەینێکم دروست کردێ دەبینم ئەم محاضەی سێم بوویمە دوو محاضەی بڕێ تااقەتی نەمایە قسەیەکی خۆش بەسە بوون منە ڕێک لە جارەکان تەڵەبەکان بزانم دوو دەرسیان خوێندبوو امتحانەشیان کردبوو هاو دەرسی من سەیرم کرد ئەو تەڵەبانە خەستێ دەگەن وەڵی هیچ تێناگەن یەکەم شت ئەو هاتەمە شایەکەم کردن دیدم هەم بێتاقەت بێخۆڵە ئەو امتحانەکە جارە خراپیان جوابدابەوە هەر زەوقیان نەمابوو یەکەم قسە گوتم دەزان بەهاریشە یعنی هەمانجی دوو بوو بداياتی کۆرس و ئەو کاتی کۆرسان دەبوو کاتی سەنەی بوو دەزانن بەهاریش نێزیکە سەفترەشی نەکەین یەکسەر زەوقیان بووە ئەوجە گوتم دەبا سەفترەشی حازرکەین ئێستا پلای لۆدانین لای سەفترەچی بکەین و بچین ئەو بەهارە خۆشەی ئەوجە هەندێک لە خاتونەکان دۆڵمەی بینە هەندێک بریانی بینە هەندێک چای لێ دەنین لەوێ و دەخەی سەفترەچی خۆش وەڵا زەوقیان بووە وەڵا پێشەش دەقە گۆی مەشغول بووم دوایە لە دەفتەرەکانتان دەبین ڕزم حاز دەکرد بەڵام لە ژیانم یەک جار شتێک زۆر شت ڕوودای بەڵام یەکێک لە جەرمەوە وەکو بەڕاستی زۆر جار مامۆستا تووشێ گرفتە دەبی جارێکیان لە ساڵی 2007 بوو لە ناو دەرسەکە عەمەلی بوو دەمگوتەوە باسی
چکەم بە ئەیلۆجی دەستم گوتێ بە ژینگە گوتم بە ڕاضیاتشم گوتێ و ڕاضات ئینگلیزیم پێ گوتینە بەروەدەی بابلێ پەرۆدی بڕەتیش دەستم گوتێ بە کۆلێژی کوشتخانەشم گوتێ نامەوێ حەز بکەم بەڵام یەک لە دەرسەکانم چۆنەوەکو ئەو تەڵەبەکان هەست بکەن لە ناو دەرس بووم دائیمەن ئەمن وەکو پیشەی مامۆستایەتی دائیمەن ئەڵێ من ئەمە باوکی قوتابینە لە زانکۆ بەس ئەمن ئیشم گەیاندنی زانست نییە سێشت لە زانکۆ بە تەڵەبە دەرم ئەرێم تەڵەبە دیتە زانکۆ دەبێ فێروی علمەکە لەمە فێروی دوو دەبێت ڕەوشتیش فێروی ڕەوشت زۆر مهمە سێ دەبی دەرەجەشی بەرز بێ این دەرەجەی بەرز ڕەوشتی جوان زانستە چی چاک ئەوە شیعارمە ئەو بڕەوشتا دائیمەن حەزم لێ 5 دقەی یەکەم یا 5 دقەی ئاخیر یان ناوەندێ ئامۆژگاری قوتابی بکەم دائیمەن حەزم لێیە ئامۆژگاریەکەش چییە کو سەر دەکەوی لە ژیان کو دەرسەکەی دەخینی چ خواردنەک باشە لۆی زیرەک بی چ خواردە خراپە کو ئەوی نەخۆش نەکەوی هەموو ئەوانێ پلانی داهاتووی چییە لایەن دەپرس پلانتان چییە جا لەو قسانە بم ڕۆژێک نەسیحەتم دەکردن تەڵەبێک لە ناو مختبەرەکە قید بەوە وتی نسحەتی مەکە شخصی نەبوو هیچ شتێکی قورسیشم نەگوت یەکسەر قید بەوە ئەم نسحەتی وەرناگرید نسحەتم مەکە ئەمیش یەکسەر تووڕە بوو لە ناخی خۆم یەکسەر هیچ تەوا تەماشایش تەڵەبەکەم کرد و هیچ قسەم نەکرد تووڕەی خۆم ڕاگرت ڕوو لە سەبڕۆی کرد و دەستم بە نووسینی خۆم کرد هیچ جواب نەداوە هیچ وەڵامەکەم نەداوە وەڵام بدابایەوە دەبووە محارەکە دەبووە شەڕێک دەبووە شتێک دەبووە ناخۆشیێک هیچ جواب نەداوە دەستی خۆم گوتەوە ئەویش کرد بوو تەواو بوو کە دەرس تەواو بوو چوومە کافسێری قاوەی دیتم تەڵەبەکە لەگەل نوێنەری قوتابیان هات گوتی ڕوخسەت هەیە بێ نێژۆری گوتم بەڵێ دانیشت گوتی مامۆستا شتێکی بریم پێم باوەڕ دەکەی گوتم قەت نەمدی تەڵەبەم درۆی بکە گوتی بەو خوای کە دەیپەرست واللهی ئەمن نەمزانێت ناو قاعیم ئەنی بەجەستە لێو بیمە بەس بە مێشک لە ماڵێ بوو ئەمە لە ماڵێ مشکلێکی خێزانیمان داکو باب معدەل بەشەڕکرد ئەمن لەم نوای بابم لە ماڵێ مە باب نسحەتم دەکا گوتم نسحەت توم ناوێ ئەتو داعنی مەقسەدەکەی ئەوە دوای لەگە داکم چاک بە نسحەتی من مەکە ئەم پێویستم بە نسحەت نییە گوتی واللهی وەبزانی بابمە لە ماڵێ باب من نسحەتم دەکات گوتم نسحەتی لە باب وەرناگرم گوتی چکە لەبەری بابم 15 ساڵ هەلە داکم بەشەڕ نسحەتی وەرناگرم تەڵەبەی کولیەی بوو وتی واللهی خوا شاهێدا ئێستا نازانم شەر مەزارێک بەرامبەر تو بێ ئەو خۆ کۆنتڕۆلکردنەی تو زانە چی هاتە دوێ ئەمیش گوتم کوڕم فەرقی چیە مەمزانی وە منداڵی خۆمە قەیدێکە ئەمیش منداڵم داوێ لە ماڵێ جاوێ بەجێم ناکە قسەکەم لێ قیدە قەیدێکە قوتابی دائیمەن وەکو منداڵی خۆم سەیرم کردیە خوا سەلامەتکە ناڵێم ئەوە لەو قیفانوێ دائیمەن قەت قەراری سەریعمەدا بڕک بوەستە سعاتێک نیو سعات دەقە چۆداروێ لەوانەیە ئەگەر 5 دقە بوەستی لەوانەیە گەورەترین کارەسان لە ژیانی جێڕ ئەگەم لەگەر بکرد باشە دەوانێت تووشی احتکاک بانە دەوانێت ئەو ژیانی ئەو تەڵەبە لەو ڕۆژەوە بانگم کرد گوت وەرە کوڕم ئەتو بە قائیدی ماڵێ مادەم بابت قیادەی ماڵێ پێ ناکرێت ئاگان لە خوشکبرایەکانی بەوەی نەڕۆن طبعا ئەو کوڕە تەخەڕوجی کە طبعا مەرحەلەیەک بوو پاش 4 ساڵ تەخەڕوجی کرد زۆر جار مەسەن هاتیە نامۆشتی ناردێ ئەڵێ مامۆستا ئێستاش لەگەڵدابی قەت لە بیر ناکەم کۆنتڕۆلی خوشکبرایەکانم کرد داکو بابیش الحەمدوللا پێکهاتنەوە ئێستا ژیانێکی خۆش خۆبەزانئیدی ئەوە سەرکردەی تر دوور دەکات بازدا کەسایەتی تو دەکاتن لە بوارەکەت و یعنی مامۆستای زانکۆ بەدەدی دەبی بەو شێوازەوێت دەچینە کۆتایی پۆدکاستەکە زۆر بابەتمان باس کرد لە پێش سەری کۆتاییم حەزەکەم کۆتا بسەر ئەوە بکەم کە وەکو دکتۆرێکی جیادەرمان چگراوێکی سروشتی هەیە هێز و قوت بداتە هەموو کەسێک و بە تایبەت نەخۆش و منداڵان ینی جیراوێک بیتن لە بۆ هەموو خەڵک ئیسفادەی هەبێتت من دوو جیراوەمان هەیە هەردوو جیراوە خواردنە هەردوو جیراوە هەموو ماڵێک توانی بکە یەکیان شەربەتێکە شەربەتێکمانێمە وەرشوانەکان لێکۆن ئەو شەربەتە بۆ هەموو کەسێک بەسوودە بەس بۆ ئیسانی قەڵەوە ئیسانی قەڵە بروی قەڵەوە نا نەیخوا بخوا بابەرداغی بخوا ئەو بە عسارێک دەینی مۆزێک یان دوو مۆز بە پێی عائیلەکەیە ئەگە عائیلەکە زوو گەورە بوو دوو مۆز ئەگەنە مۆزێ یەک مۆز یان دوو مۆز 5 خورما یان 7 خورما هەر ڕووتاب هەر خورمایەوی لەناو عسارەی دەکا لەگەر طبعا 3 تا 5 مڵاک شۆفان شۆفانیشی تێدا شۆفان بەرداغێک دوو بەرداغ شیر هەلوێ دەرم ئەوها تەقسیم دەکەم لەبەر ئەگەر کەمن ئەگەر دووسێ کەسن نیوەی بکرد ینی نیوەی ئەو کەمی ئەگەر ئەگەنا ئەسارە 6 بەرداغا لەبەر چۆ بێک جار بکرێتە باشە هەڵ نەرگیرێ
طبعا شوفان 3 تا 5 بڵاک خورما 5 تا 7 دنک مۆز 1 تا 2 قل شیر 1 بەرداغ یان 2 بەرداغ طبعا ئەگەر با بڵێن زیاتر حەزیان لێبوو یان گوێز 5 دانە گوێز یان 7 دانە گوێز وردیکەن ئەگەر هەیەەوە ئیمکانێتیان هەیە هەر سەرەزات بە تێکەڵی بەس بە خاوی پەرداغێک یان گلازێک یان پیاڵەیەک سەرەزات تێکرە ناوی جوان لە عسارێ بدەن ئاویشی تێکەن بە پێی پێویست جوان بیکەنەش ئەو پێ دەنە شەربەتی وزە بەخش طبعا ئەو قازانجی چییە بەرگری لەش ئێسک مێشک جەستا هەموو جسمی بەهێز دەکات وەرزشوانەکان 90 دقه لە یاریگا غار دەدا ماندوو دەبی نا ئەوە دەخوا پێش یاریکردنەکە ئەوە بۆ منداڵ و یعنی لە 1 ساڵ تا 100 ساڵ بۆ ئیختیار و گەنج و نەخۆشی زەختیە نەخۆش شەکرێ ئللا شیرەکە بۆ هەندێک کەس خراپە ئەوانە چێشەی قۆڵۆنیان هەیە بە غازات هەندێک کەس پێی خراپە بەڵام هەم کەسێک نە حساسیان هەبێت یان حساسیە بە شیری هەبی ئەوە دەتوانانی شیرەکەی تێنەکە شێشە نییە شتێکمان هەیە خواردنێشکەمان هەیە زۆر بڵاوە لە قسەی منی زۆر لە سۆشیال میدیا بڵاو بوویتەوە عیبارەتە لەوەی کە خورمای بینی گوێز لە ناوی دانێ بە تەحین بکە تەحین ڕاشی ئەوها پێ بکە بخوا لەگەڵ 1 بەرداخشی 3 دنک تا 7 دنک خورما هەر خورمایەک پارچە جوجێکی تێ بکە بە تەحین بکە لەگەڵ شیر بەرداغە شیرێک بخوا ڕۆژێ 1 جار تا 3 جار بە پێی پێویست ئەگەر ئینسانێکی لاوازە 1 جار بیخوا ینی با بڵێن ئینسانێکی احتیاجی ئەگەر منداڵە لە زارێک تا 3 جار قازانجی ئەو خواردنە چییە ئەو خواردنە ئەگەر بێت و ئەو خواردنە بگە بێخە ناو بەرنامەی ژیانت ئەگەر ئافرەتێک بی حامیلەبی منداڵەکی تەندروست و گەشە و ئێسکی بەهێز و دەستە بەهۆ بەهێز بەخۆشی لە هیچ ئەو منداڵە کە دروست دەبی هیچ لە دەستەی کەم نابتەوە لەبەروی منداڵ لەسەر حسابی داچی گەورە دەبی ئەگەر دایکی شیر دەربی ئەوە شیری زۆر دەبی و مەناعی منداڵەکەی بە قووەت دەبی ئەگەر لە ژیانی خۆمان بیخۆین کە گەورە دەبین بە تەمەن دەچین بە هیچ شێوێک تووشی سۆفان و ئێسکە نەرمە نابین ئەگەر خوا نەخواستە تووشی حادسێ سیارە بووین ئێسکمان شکا بە زووترین کات ئێسکمان چا دەبێتەوە هەنی برینی ئێسکمان درزی ئێسکمان زووتر یەک دەگرتەوە و لە هەمان کادا لە بۆ مەسئلەی زاکری هەردووچیان لە بۆ زاکیرە ئیلا ماشاء الله هەردووچیان زاکیری ئەو کەسە بەهێز دەکا لە پیربوونیش لە نەخۆشی زەهایمەر لە بیرچوونەوە دەماپارێزی و بە هەموو شێوەیەکیش ئەو خواردنە بۆ هەموو کەسێک دەبی هەموو تەمەنێ زەختی هەبی شەکرێ هەبی دڵی هەبی چەوری هەبی هەر شتێک بەڵام وەچی گوتم ئەگەر کەسێک شەکرەی هەیە لە 3 درنگ زیاتر نەخوا ئەگەر کەسێک شەکرەی نییە دەتوانی زیاتر بخوا ئەگەر تەمەنی گچکەیە با زۆرتر بخوا ئەگەر تەمەنی گەورەیە با کەمتر بخوا دەتوانی هەربی کاتە ژەمێکی خواردنی خۆی یان سبەینان بیخوا یان ئێواران بیخوا دەتوانی ژەمێکیش تەحمل لەگەڵ بکاتن شەرتیش نییە هەموو ڕۆژێ ژەمێک بخواتن ئەو جیرەوەی ئەگەر نەشی توانی هەموو ڕۆژێ بخوا با لە هەفتەی ڕۆژێک 2 ڕۆژ 3 ڕۆژ بیخواتن بیکاتە خواردنی تەمەن ئەم پێ ئەڵێم خواردنی تەمەنە لەو خواردنەی کە تازە باسم کرد لەو دوو خواردنەی لە دنیا لەو دوو خواردنە باشتر نییە کە خزمەتی دەستەمان کە لە بۆ بەهێز بوون طبعا لە ئەحشاب هەیە بەڵام ئەحشاب کورپەی گرانە ساسپرۆلینامان هەیە جینسینگمان هەیە بەڵام ئەوە گرانە ئینسانێک ئیمکانێت هەبی دەتوانی بیکڕی جینسینگمان هەیە حبوب و قاحمان هەیە بەڵام ئەو دوو جیراوەیە هەنجوین دەتوانی ئەوانە ئێستا ئەو شەربەتەی باسم کرد تازە دەتوانی هەنجوینی تێکە ئەگەر پارەی هەبی بەڵێ وەڵا هەنجوینی تێکە ئەگەر پارەی هەبی دەتوانی ئەو خورمایە کە بەکەمدار بە هەنجوین بکە دوای بە تەحین بکە بەڵام ئەمە لەبەرەوەی باسی هەم کەسێک دەکەین هەیە بە شیر ناتوانانی بیخوا ئەڵێ مشکل بەگە شیرێ ئەتوانی بە ماستاو بیخوا هەیە ماستاویش ناتوانانی بخوا ئەتوانی بە شەربەتێکی پرتەقاڵ شەربەتێکی سێو شەربەتێکی جیالاس شەربەتێکی هەنار بیخوا ئەو طبعا جگە لەوەی کە ئەوە هەردووک باسمان کرد پاکەرەوەی جەستەشە لە مادە ژەهراویەکان و بەهێزکەری بەرگری لە شیش دەستەکانە پاڵبێتن لە کۆتایی پۆدکاستەکەماندا بڕگەکمان هەیە میوانەکەمان پرسیار لە میوانی داهاتومان دەکاتن میوانی پێشووترمان باسی بابەتی دەروونزانیمان کرد باسی پەروەردە و یەکسانیمان کرد چەمکی پەروەردە و پێرکردن جا ئەو پرسیاری لە جەنابەت کرد نەیدەزانی کە تۆ گوتم سوپرایزە تۆش پرسیار لە میوانی داهاتومانەکەی پرسیارەکەی جەنابیان ئەوە بوو کە خۆت لە چدا دیتیتەوە خزمەت لە چ بوارێک دەکەی و ئامانجە چیە دا هەموو وەڵامەکان لە کەسایەتی تودا هەیە بەڵام حەزەکەم لە زاری جەنابەت وەڵامی بێ طبعا ئامانجم
سەرکەوتنی خۆم و کوردستان و قوتابیەکان و وڵاتەکەمە تەمەنا دەکەم هەموو تاکێکی ئەو کۆمەلگە سەر بکەوی چ ئەوەی لە قوتابی زانکۆیە چ ئەوەی دوکاندارە چ ئەوەی سەرۆکە تەمەنای سەرکەوتنی ئەو وڵاتە و سربەخۆی ئەو وڵاتە دەکەم بە هەموو جۆرێ و خۆشم لە دیتەوە خۆم لە کەسایەتێک دیتەوە دائیمەن حەز بە خزمەت دەکەم حەزم لێ خزمەت بکەم دائیمەن لە منداڵێکی مزگەوت کە دێتە مزگەوت خزمەتی دەکەم داوان 29 ساڵە لە مزگەوت کە تەراویح منداڵی خزمەتی منداڵەکەم لە بەربان خزمەتی منداڵە 29 ساڵە بە مزگەوت ئەمە خزمەتی منداڵ دەکەم لە بەربانجی تا تەراویحەکەشی حەزم لە خزمەتە حەز دەکەم خزمەتی کوردستان بکەم خزمەتی بێ بەرامبەر یعنی دائیمەن حەزم لێ کەسێک پرسیارێکم لێ دەکا وەڵامی دەدەمەوە حتا ئەگەر نێتە نوێریگەکەشم زۆر پێم احتیاجیە لە کاتی کۆڕۆنا ئەوە لەو مێژوو دەیرێم 1550 مکالەمەی هاوڵاتیانم بە 50 ڕۆژ وەڵام داوە لەو 1500 لەو هەزاریان چارەسەرم لە ماڵەوە بۆدانا کە شتەکانی بەردەست بوو توانی عیلاجی خۆی بکە کۆخەی بوو قەبز بوو ئیسحاد بودانی دێشا ئیلتیهابی هەبوو میزی ژانی دەکرد کلێی ژانی کردو بە عیلاجی مارۆ لۆ بکرد زۆر دریشم پێخۆشە کە توانیم لەو 50 ڕۆژێک کە هیچ نە دەرمانخانە هەبوو نە ئەوە هەبوو بۆیە تا دەمرم شانازی بەو ڕۆژانە دەکەم لە بەروی خزمەتی خەڵکەکەم کرد کە دەستی نەدەگەیشتە من دەستی نەگەیت خۆشخۆشخانەکان و ئامادیشم دائیمەن سەرکەوتنە کە باسم کرد بە خۆشم لە خزمەت گوزاری دەبینەوە دەستەکانت خۆڵیتن و پرسیاریش لە میوانی داهاتمان بکە لەوانەیە ئەویش باوساری چیا پسپۆرەکەی جا پسپۆرەکەی ناڵێم باسی پسپۆڕیەکەی ناکەم بەڵام ئەوە بزانە کە کەسێکی بازمونە لە بوارەکەی خۆیدا لەوانەیە قوتابیش بیتن لەوانەیە دکتۆر بی لەوانەیە مامۆستای لەوانەیە دوکاندار بی دوکاندای سەرکەوتوشمان هەر یەکە و ئەزمموی خۆی هەیە من کەسێک دەناسم زۆر بە ئەزمونە ئەگەر کاتی هەبی بانجیکەن برادری خۆمە بڕافیقی تەمەنمە لە ساڵی 22 ڕەفیقین عدادی پێکەوە بووین ئێستا کەسێکی بە ئەزمونە من دڵنیام ئەو کەسە بینی ئێرە ئەگەر کاتی هەبی چکە بەخۆی زۆر سەرقاڵە ئیشی گەلە زۆرە ئەگەر تەلەفۆن لۆ بکەم دەرفەتێک کردۆ ببینمەوە بیهینی ئێرە من دڵنیام لەوانەیە بلیۆنێک تا 5 ملیۆن هاوڵاتی ئەو وڵاتە سوودی لێ ببینی لە بۆ ئەو کەسەیدا ئەو کەسێک کە دێتن پرسیارەکەی من ئەوەیە ئایا ئەو کەسە کە لە ژیانی خۆی سەرکەوتوو بووە بە هەوڵی خۆی سەرکەوتوو بووە یان کەسێک وای لێ کردو سەرکەوتوو ئینسانی وامان هەیە لە حیات هەر بەخۆی کەسێکی سەرکەوتووە هەر ئەو سیفاتی تێدایە هەشە یعنی دەوروبەری سەرکەوتووی دەکاتن ینی دەوروبەرەکەی بە هەوڵدانەکە لەوانەیە کەسەکە احتیمال بە 50 قەناعەتی بێ بەڵام کەسەکە گەوروبەرێک ئێستا لە کۆلێژ پزیشکیە ینی دەوروبەرەکەی دایکی باوچی خوشکی برای داپیری باپیری ڕەفیقێکی چێ وای لێ کرد کە ئەو کەسە بگاتە ئەو کەسە کە ئەو ئەزمونە پەیداکە ئایا هۆکارەکە ذاتی بوو یان هۆکارەکە دەوروبەر بوو ئەو کاتە زێرنەت بێمە بەخشی زۆر سواسە دەکەم دەستەکانت خۆڵیتن بینەر و بیسەری رادیۆی تەبا لێرەدا هاتینە کۆتایی پۆدکاستەکە تا پۆدکاستێکی تر تا کەسایەتیەکی تر بە خوداتان دەسپێرم و خوداتان لەگەڵ